ئەگەر لەو سەردەمایە من تێکەڵاو بە تەوژمی ئیسلامی نەبوومە ئەبووم بە ئەکتەری سینەمای. من لە کۆتایی دوی ناوەندیەوە تێکەڵاو بەم تەوژمە ئیسلامیە بووم. ئەم تەوژمە ئیسلامیە جۆرە لە قاڵبدانی تیا بوو. ئێمە ئاسان نەبوو بکرێنەوە بەسەر ڕێگەزی بەرامبەرە. خی گەورەش جۆرە لە سیما و ڕواڵەتی پیا بووین. لەبەرەوە زۆر جار بەڵێ ئافرەتان بە جۆرەها شێوە هەوڵیانەدا کە پەیوەندیم لەگەڵا دروستکەن جاری وای هاتنە سەر ڕێگام بە شێوازی تر لە زانکۆل لە گەڕک لەم جۆرەشتانە. بەڵام ئێمە پەروەردەیە کرابوون کە ئاسان نەبوو بکرینەوە بەڕووی ئەوانە یا وەڵام گوێیەکمان بووان هەبێ. بەڵێ شتانە زۆر بووە زیاد لە جارێک و لە بۆنەی جۆرا و جۆرا شتانە هەبوو. هێ منم زۆر خۆشەویست، قازی محەممەدم زۆر خۆشەویست وە لە سەرەتای گەنجێتیە بەبی ئەوەی بیناسم جۆرە لێ عجابم بە مارکسیش هەبوو وەک پشتیوانێکی چەساوەکانی جیهاد من وام ناسی بەو مانایە ڕەفزنا یعنی ئەوان بەو مانایە بێت چکم ئەوانی شیانزانی من چ کەسێتێکم یعنی وشەی خۆیان هەڵەبژار شێوازی خۆیان هەڵەبژات من زیاتر بە شێوەیەکی کردەوەی تێمەگەیانن بەوەی کە وەڵامم نادایەوە بۆ پێشنیارەکانی ئەوان بۆ ڕفتارەکانی ئەوان ئەکواتۆنم بڵێ مەتوانم بڵم وەکشانی و پانتۆنیۆم بەو جۆرە پێمەوتن کە من ناتوانم وەڵام دەرەوەی خواستە دەرونیەکانیەوە. ئیسلامی سیاسی ئەمە چیرۆکی ئیسلامی سیاسیە. ئێمە لە دوایوی لە کۆڕەوەکەیە ساڵینەوە یەک ڕۆشتین لە ناوچەی پاوە گیرساینەوە لە ناوچەی پاوە کۆمەڵی ئیسلامی زۆری لێبوون لە یەکە لە ئۆردوگاتەکانی و ئۆردوگای سەریاس کە لە نزیک پاوە بوو. یەکێ لە مامۆستاکان ڕۆژی هاتووتی کچێکی کاکەی هەیە هەموو کەس ناتوانێت بچێتە داوای لەبەر کۆمەڵێ بربەست و ترسی کۆمەڵایەتی من تۆ بە باش ئەزانم ئەگەر داوای ئەو کچە بکەیت منیش وتم قەیچێکە با ببینم لەگەڵ یەکترا قسە بکەین ئەگەر یەکتر مامەدڵ بوو ڕازی بوون بە ژیانی یەکتری ئەوە ئاساییە. ئێمە دانیشتین لەگەڵە و خانمێکی ئێستا هاوسەرمە دوای ئەوەی کە لە ڕووی ڕواڵەتەوە یەکتر مامەدڵ بوو من قسەم بۆ کرد وتم ئەوە تەسەوڕمە بۆ ژیان بۆ هاوسەر بۆ ئافراد ئەوەش توانای مادیمە. تۆ ئایا پیاوێکی ئاوە لە ژیانی توی جێ بێتەوە ئایا معجبی بە پیاوێکی وە دوو شعرم بۆ دایکم نووسیوە شعرێکیان من لە پۆلی چواری ئامادەی بووم ئێمە گەرچی بەڕواڵەت بنەماڵەیەکی دەوڵەمەند دەرەکەوتین لە کاتێکە هیچ پارەمان نەبوو خەڵک داوای 50,000 دینار قەرزی لێ کردین. خۆشبەختانە ئەوەیەکێ لەو شتانە بوو کە ئێمە سوودمان لێ وەرەگرت ئەگەرچی لە هەندێک ڕۆ پورێکم هاتبوو فەقیر بوو لە لادێەوە لە ساڵی 84 زۆر فەقیر بوو لە چاو ماڵی ئێمە زۆر دەوڵەمەند بووین لە چاو ئەوە وەک دایکم بۆ ژێڕایەوە ئێمە هەمووشی 5 جینارمانە بوو ئەو کات لە ماڵ ئێمە 5 جینارە بوو دایکم پێشنارەکەی بردبوو بۆ پورم بیا بە هەندێ جلوبەرەك بۆی ئاوا نەڕواتەوە خوشکی باوکیشم بوو لە بازار پێشنارەکەی لێون بوو دایکم ئێتر هاتەوە دایکم گریا منیش بیرم دێ چوومە ژوورەکەی خۆمەوە دەسم کرد بە گریان شعرێکم بۆ نووسی سرم هەڵبڕی ڕوانیمە دایکم بینیم وا بە کۆڵ فرمێز کە ڕێژێ دەستی ناوەتە ژێر سەری گەرمی و خۆشی لە گۆڕی ژانە دەنێژێ وتم دایکە ژیان خوا دایکە ژیان سەر چاوی سۆزی و بەزەی و ئیمان بۆچی ناتوانانی فرمێسکەکانت هەڵبڕێژی لە چاوە وا هەڵ نەڕێژی لە چاوەکانت وتی ڕۆڵەکەم هەژاریەکەوە لێم بۆتە خۆرە و دەروونم دەخوا ئەی ئەوانی کە هەست و سۆستان زیندووە ئەی ئەوانی کە ویژدانتان نەمردووە چۆن سەرنجتان ڕانەکێشێ ئەم وێنانە کە ڕەنگەکانیان ئازار و هێڵیان ژانە بە جۆرە کە من بێ مۆسیقا ناژیم زۆربەی خوێندنەوە نووسینم بەدەم مۆسیقاوەیە بە پلە یەکەم مۆسیقای ئێرانیش لە بەرەوەی مۆسیقایەکی سنەتیە و لە ڕێکوڕی شەشە مۆسیقایەکی کوردیە قەرزاری مۆسیقای کوردیە بە جوچکەی ئەمەش ئاشنایە من لە پۆلی یەکی ناوەندی چوومە تیپی مۆسیقای لاوانی سلێمانیەوە خەریکی فێربوونی ئامێری عود بووم و لە هەندێک لە ئاهەنگەکانیشە بەشداریم کرد هەندێ بە مامۆستا قەرەداخیەوە ئەوانە پاڵاوتی بیانم بۆی کە گۆرانی بۆ تەجیدکەن لە کەناڵی کەرکووکی ئەو کاتە هەندێک گۆرانی بەڵام منی ترکەوتمە ناو تەوەژمە ئیسلامیەکە لە مۆسیقا و لە گۆرانی و ئەوانە دابڕام بەو جۆرە بەڵام گوێچکە مۆسیقیەکەم ڕوحە مۆسیقیەکەم هەرماوەتەوە وەڵا ئێستا من قورگی من خراپە خزمەتی قورگیشم ناکەم جگەلەوی کە من ئێستا حەساسیەتم هەیە سەرێ مەڵبڕی ڕوانی مەدایکێم بینم وا بە کۆڵ فرمێسکە ڕێژێم دەستی ناوەتە ژێر سەری گەرمیم خۆشی لە گۆڕی ژانە دەنێژێ شعرە نووسم بە ساڵی دەقێ دوو دەق ئاوای زۆرنا
من كتاب يعني كتاب یەکێک لەو شتانی کە زۆرترین بۆشایی لە ژیانی منە پڕاکاتەوە خوێندنەوەیە نووسینە خۆشەویستی کتێبە. نازناوەکەم لە ساڵی 1984 ئەو نازناوم بردێ ڕێک ئەو لە حەزە ڕۆحی و دەرونی فکرێن بیردێکە ئەو ناسناوی کاروانیم بەهینە چەمکێکی ئیسلامی و نەتەوایەتیم تێکەڵ کرد دووشتت بەیەکەوە کاروانی بەمانای ئیسلامیەکەی لە زاراوە ئیسلامیەکە واتە ئێمە کاروانچین و ڕێبوارین لەم ژیانەیە ماوەیەکی کاتی لە ژیانە ئەمێنینەوە ئەم جیهانە شوێنی مانەوەی ئێمە نیە ڕۆین بۆ جیهانی ئەودی و ئەمە ڕەهەندێکی ئیسلامی و پەیوەندی بە جیهان بینی ئیسلامیەکەەوە بوو ڕەهەندێکی تریش کاروانی یعنی ڕەتکردنەوەی دانیشتن و ملدان بەستەم و جوڵان و شۆڕش و بزاف خەونی ژەبینم ڕۆژێ سەرۆکۆماری وڵاتی کوردستانی سەربەخۆ بەڵێ بۆچینە حەزەکان من کێشەم ئەوەیە کە پڕ بەدڵ ناگرین يعني گریان وەزیفەیەکی ڕۆحی و دەرونی زۆر گەورەی هەیە ئەوەی نەگری گەورە نییە نوکتە ژێرمەوە بەڵام نوکتەزان نیم لەبەرەوە جاجا کە نوکتە بە خانمەکەشمە ژێرمەوە ئەڵێ دەی دیارەی خۆت نییە بزانێت لەکوێ بیستوتە بەڵام زەردەخەنە بە بڕای من دووسیە یەکەمیان خەسڵەتێکی ئیسلامی بە بڕای من پێغەمبەر دەقێکی فەرمودی هەیە فەرموێ زۆربەی ئەهلی بەهەشت دایم زەردەخەنەیان لەسەر لێوە دووەمیان بە بڕای من جۆرە لە ئیحترامگرتنی بەرامبەرتە جۆرە لە ئومێد پێبەخشینێتی لە ئومێد پێبەخشینێتی بە تایبەتی کەسێک کە لە بواری سیاسیشکە لە بواری فکریشکە لە بواری ڕابەرایەتیاشکە لە کۆمەڵگایەکە ئەبێت دای موزە هێز ئومێد گەشتبینی بەخشە بە بەرامبەرەکانی